دوای تێپەڕبوونی ساڵێک و 7 مانگ تاکو ئێستا پەرلەمان سەرپێ نەکەوتووە. پارتی و یەکێتیش هەر یەکێکیان لا دۆڵێکدان. چاودێرێکی سیاسی دەڵێ گوێنەگرتن بۆ دۆستان و دەستپێشخەری هێزەکانی ناوخۆ و فشارە نێودەوڵەتیەکان ئەنجامێکی خراپی دەبێ. لەبەر هەستی بەرپرسیارەتی لایەن کەمە گوێ نادەن بە دەستپێشخەری ناوخۆیەکان بەسەر قسەی ڕۆشنبیران سیاسیەکان یا خود خەڵکی دۆسۆس. تەنها فێریەوە بووینە یان وڵاتانی دەوروبەری خۆمان وڵاتانی ئیقلیمی یان زلهێزان یان کەسێک نوێنەرێک دەبێت ئیلا ئەوە بێ لەسەر مێزەکانی گفتوگۆ پێچیان بینیتن فشارانێکا بۆی پەرلەمان کارە بکەنەوە فشارانێ بکە بۆی کابینی نوێی حکوومەت دروست بکەنەوە بۆی سەرۆکاتی هەرێم ئەو مؤسساتانە شەرعەتی وەربگریتەوە بەڕاستی ئەوەش یانی دەتوانم برێم لە ڕووی سیاسیەوە ئەو پەڕی هەزنەکردنە بە بەرپرسیارەتی لە بەرامبەر خاک و خەڵک. ململانەکانی پارتی و یەکێتی بۆ ملدانیان بۆ فشارە نێودەوڵەتیەکان لە پێناوی خاک و خەڵک و نیشتیماندا نییە، بەڵکو بەهۆی بەرژەوەندیەکانیانە. فشارە نێودەوڵەتیەکان کاریگەری ڕاستەوخۆیان دەبێت لەسەر پرۆسەی سیاسی لە کوردستان لە عێراق بە تایبەتی یەکێتی پارتی ئەو فشارانە لە پێناو خۆشەویستی خاک و خەڵک و نیشتیمان نییە کە بێن بسازێن و بێکەوە پەرلەمان کاراکەنەوە یان حکوومەت پێک بێن، بەڵکو لە ترسی لە دەستدانی بەرژەوەندیەکانیانە کاتێکە ئەمریکا پشتیان تێ بکەوە مەترسیەکان و بەرژەوەندەکانی ئەوان بکێتەوە مەترسیەوە. مێژووی پارتی و یەکێتی هەر لە سەدەی ڕابردووەوە کە شەڕی ناوخۆیان ئەنجامدا تاکو دەگات بەمڕۆ کە هەرێمێک و حکوومەتێک و قەوارەیەکیان لە ژێردەستدایە بە ئاشتی ڕێک ناکەون، بەڵکو لە ژێرفشاری هێزێکی دەرەکی ڕێککەوتونە. بەڕاگرتنی شەڕی ناوخۆ لە ژێرفشاری وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا تاکو دەگاتە سەردانەکەی ئێوارەی 16 ئەم مانگەی نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ بۆ عێراق و پێکێنانی کابینەی تازەی حکوومەتی هەرێم. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.